بۆیە سنەتی ئەوان ئەمڕۆ زۆر بەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زاڵ بووە لە ناونەوەی مسلمانە، لە ناونەوەی مسلمانە. سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە بە شتێکی غەریب، بەڵام سنەتی گاور و جوولەکە بووە پێشکەوتن و هەموو پێشکەوتن مۆدیلێک، هەمووی لەسەر مۆدیلە ڕوا، مۆدیلەکەش هیچی هی مسلمان نییە و هیچ ضرورەتێکیش نییە. وەرە یەک مۆدیلم پێ بڵێ ضرور بێ، وەرە یەک ملیوانکەی پیاوم پێ بڵێ ضرور بێ کاتە ملی، یەک بازنم پێ بڵێ، یەک قش حەفرکردنم پێ بڵێ، یەک گوارە لە گوێکردنی کوڕم پێ بڵێ، ئەو پانتۆڵە دڕا و خراپانی کوڕم پێ بڵێ، ئەو جلە ڕوتەی ئافرەت پێم بڵێ، چه ضرورەتێکی تایە؟ هیچی ضرور نییە، بەس تەنیا شوێنکەوتنی گاور و جوولەکەی. دە ئەوان ئابەوە لێ ڕازیە بن. دەی خوای گەورە ئەفەرمێ ئەوان یەک دینیان هەیە، شوێنە و دینیان مەکەوە، هەمویان یەک دینن، بەڵام ئەفەرمێ وەلئین اتبعت ئەهواءهم. سبحان الله، ئینسان کە وردەبێت لەم ئاەتە پیرۆزانە ئەم خوای گەورە باڵا دەستە چۆن ئەم چەند گەورەیە ئەم کەلیمانی فەرمووە. لەوێ فەرمێ حتا شوێن دینەکەیان نەکەوی، لێرەژە فەرمێ وەلئین اتبعت ئەهواءهم، ئەگەر شوێن هەوا ئارەزووەکەیان کەوی، حتا ئەی موسڵمان تۆ بۆ ڕوون بێتەوە ئەوەی کە ئەوان لەسەرین دین نییە، هەوا ئارەزووە. زانیتە تا ئێستا